مسلمانانی خۆشەویست، إن الإنسان لربه لكنود. ئینسان زۆر بەگلەی و گازندەیە. توخوا سەیری خۆت بکە، سەیری ئەو نیعمەتانە بکە ئەگەر بچووکیش بێ هەتە چەندێ گەورەیە. وإنه على ذلك لشهيد. زانایانە فەرموون کە خوای گەورە وا ئەفەرمێ لە دووەم ئایەتە سەرەڕای ئەو هەموو ناز و نیعمەت و جوانیی دنیا ئینسانێک هاتووە عەقڵی وا ئەخوێنێتەوە ئەڵێ وەڵاهی باوەڕ ناکەم خوایەک هەبێ، ئەم زەویە دروستکرا بێ، ئەم مانگ و خۆرە ساحێبی هەبێ، ئەم ئینسانە بەم جوانیە دروست بووە، عەقڵی هەیە، خۆیدا ئەپۆشێ، کەسابەت بۆ ماڵ و مناڵی ئەکا. ئەم هەموو عەقڵە لەکوێوە هات؟ سەرەڕای ئەو هەموو خۆشگوزەرانیە بەگلەی و گازندەیە. دوای ئەوەش بە چاوی سەری حەقیقەت ئەبینێ و شوێنی ناکەوێ. ئەفەلا یعلەم ئیذا بوعثر ما فی القبور. ئەرێ نازانن کاتێک کە قیامەت هەڵسا و قەبرەکان زنوو ئەبنەوە. وحصل ما في الصدور. ئەلێرەوە هەموو مسلمانێک ئەبێ ئاگای لە نیەتی بێ، هەموو ئیماندارێک ئەبێ ئاگای لە نیەتی بێ. حصل ما في الصدور يعني محاسبة أكرين لسر نيتكانيان. إن ربهم بهم خدا أزاني لقيامت چه کردەوەکانی بۆ خوا بوو، چێ دروستکردنی مزگەوتی بۆ خوا بوو، چێ خوتبە وتاری بۆ خوا بوو، کوێ نوێژکردنەکەی بۆ خوا بوو، کێ شوێنی پرۆژەیەکی ئیسلامی ئەکەوت مەبەستی ئەوە بوو خۆی پێ گەورە بکە، خۆی پێ دەوڵەمەند بکە، خۆی پێ ناودار بکە، یاخود مەبەستی هیدایەتی مسلمانان بوو، یاخود مەبەستی ئیسلاح و چاکسازی بوو، یاخود مەبەستی ئەوە بوو کە خوای پەروەردگار لە خۆی ڕازی بکە. ئینسانی ئیماندار ئەگەر نیەتی بۆ خوا بێ، خوای پەروەردگار لە دنیا پاداشتی ئەداتەوە و لە قیامەتیش کە گەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار پشکی شێر وەرئەگرێ لە بەهەشت و پاداشت. بۆیە بۆچی خوای پەروەردگارە فەرمێ إن ربهم بهم يومئذ لخبير. چەندان ئاەتی تر هەیە وەکو ئەو ئاەتە ئەفەرمێ وكفى به بذنوب عباده خبيرا. بەسە خوای پەروەردگار تاوانی بەندەکانی بزانێ. ئاخر تاوانی نیەت زۆر گەورەیە برایانی خۆم. زۆر جار تو خەڵک بەباش لێت تێگەیشتووە لە نیەتەکەت مەبەستت شتێترە. زۆر جار خەڵک وا هەستەکەن تۆ ئەو پرۆژەیەت بۆ خوایە بەڵام لە ناواخنا مەبەستت خوا نەبووە. ئێمە فری و ئەدەی، مسلمانان فری و ئەخۆن، بەڵام خوای پەروەردگار کەس ناتوانێ فریوی بدا.